جێی ئەسەفە یعنی ئێمە لە دوێنێەوە ئەم هاتوونەتە ئێرە جیهازێکی تەنەفوسی لەم خەسەخانەیە کە ئەم خەسەخانەیە بەڕاستی مێژوویەکی گەورەی هەیە لە خزمەتکردنی ئەو کەسانەی کە ئەسووتێن. بەڵام سبحان الله ینی نازانم ئەم حکومەتە ئەم حەز بە بەرپرسیارەتی ناکەن. بۆچی جیهاز دابی ناکەن بۆ ئەم نەخۆشخانەیە پارە نییە ینی داهات نییە شت نییە ئەمە ڕاستی ئەمە گلەیەکی زۆر گەورەیە. تۆ خەسەخانەیە کە مێژوویەکی هەیە لە خزمەتکردنی خەڵکە دەسانێکی جوانی هەبووە دکتۆرەکانیان خەڵکێکی دڵسۆزی تیادایە بەڵام بۆچی جیهازێک نایەن ئێستا ئێمە ناچارین بیگوازینەوە بۆ نەخۆشخانەیەکی ئەهلی خۆ ئەمان کەم تەرخەم نین هەر کە کارمەندەکان و هەر دکتۆرەکان کەم تەرخەمیان پێ گرم فکرتمان کەمیە ئەجهیزەکانە کە نییە بتوان ئەوانیش خزمەتی ئەم خەڵکە بکەن لەبەرەوە نەخۆشەکانی جوانین بڵێ ئایان گواسینەوە لەسا 76 سوتاوە ینی وەسی دانەیەکیان 65 دانێکی 75 56 بە 70 قسە لەسەر ئەمەیە کەس و کارەکەم ینی ئەبوایە خەمخۆرانە خەمخۆری ئەم شارە ینی شارە بوو ئاوا ئیهمال کراوە هەر خەریکی خۆخۆری و هەر خەریکی پەلاماردانی یەکتری و یعنی بەڕاستی ئەو شارە ئیهمال کراوە بۆ بە وێرانە ئەچیتە هەر شوێنێکی بۆ بە وێرانە بەڵاوجێ ئەسەف و ئومێدم هەیە ئینشاءڵڵا ئەم دەسەڵاتدارانە بە خۆیان ناپچنەوە تۆزێ بن بە بەشەر ینی کە شێوا لە هەموو شێوێت والله ئێمانە هەر بەشەر نین هەر ئینسانی هەر بۆ مەسئولیت نەکا بە پرسیارەتی نەکا گەنجێ لە ماڵی خۆی دانیشتووە لە شوێنێکی گەرم و خۆش و سارد و فێنک و ینی هەرچی بوێ هەیەی بەڵام هەز بە پرسیارەتیەکە نایەوێت درەختێ بسووتێت نایەوێت پوش و پاوانێ بسووتێ بۆ ئەمان حەزەکەن ئەم خەڵکە بسووتێ